سێمێل ساڵە 1970 بووە قەزا و ژدوو ناحیە و 15 کۆمەڵگەهوو نێزیکی 200 گوندا پێک دێت. ڕوبەرێ vê قەزایە 730 کیلومترên دوجانە و دکەوتە باشووری ڕۆژئاوایە پارێزگاha دۆک. لێ وەکو هەوڵەتێن قەزا سێمێلێدا خوێکردن تا نەهاژی وەکو قەزا سەردەلیست گەل سێمێلێ نەهاتێکردنەوە و وەکو پێدوی گرنگی پێ نەهاتێدانە و پرۆژێن خزمەتگوزاریên سەرەتاییژی لێ نەهاتینە دروستکردنا. بقى قالك دينا تيميل نظام تيميل قضايا شو من ناحية عن جنده مقابني من ناحية خدمة جوزاري شو تيميل نهاتي كذا ولا جادا بجرا جادا شكار كتينا شغلت حشتانا ولا تاكي رسيبي وانا ولا تاكي هر بروجيك مقاولة بيت كبوري قابضان ديوي كاشراكن ديوي رملي هنا الجهد او ديشن خداني دكاني يا بازاري مكتبي دي وخا شركتي وخا ديوي كاشدان جارك هذه مصرف يجي هەرچەندە نێزیکی 200,000 کەسا سنوورێ قەزای دژین و زێدەبەری هەبوونە نەحکەم پێن ئاوەرە لە وەکو خەڵکێ سێمێلێدا خوێکردن نەکەرتێ ساغلەمیە و نەڕێگەوبان وەکو پێدوێنیدن. سێمێل محرومەش گەشت و گوزاریە سێمێل محرومەش مەسەرەن شارعید سێمێلێ نیڤەگنۆکەل نیڤا سێمێلێ بخۆدا هەمی سێمێل خرابینە ئەو شارعید کەڤن هاتینە چێگرن چ بۆ سێمێلێ نەهاتەکردن حەتانوکە. هەوڵەتێن قەزا سێمێلێ داخوازەکەن وەکو هەموو قەزایەندن سەردەلیل گەل سێمێلێ ژی بێتەکردن و پتر پرۆژێن خزمەتگوزاری لێ بێنە دروستکردن. شێروان خدر، کورسات نیوز، قەزا سێمێل.